دیارە لەبەر بەرپرسیارەتی بەرامبەر ئەو کەلێنە پەروەردەیەی لە سەرتاسەری کوردستان و بەگشتی لە جیهانەوە تایبەت لە سەرتاسەری کوردستانە دروست بووە لە پای ئەو بەرپرسیارەتی ئێمە پەیمان پێ بردو و هەستمان پێکردووە هەستاین بە پڕکردنەوەی کەلێنێکی پەروەردەیی بۆ ئەوەی بتوانین لە دەڤەرەکەمانە لە شوێنەکەمانە لە ناوچەکەمانە گۆڕانکاریەک دروست بکەین لەسەرنەوەی ئایندە لەسەرنەوەی داهاتوو لەسەر ئەو نەوانەی کە ئێستا لە بەردەستمانە هەن بتوانین کارێکیان لەگەڵا بکەین لە ئایندا ببن بە تاکێکی بەهرەمەند بە تاکێکی بەسوود بۆ مجتەمەعەکەمان. ئێمە لە ڕێکخراوی گزنگی شارە زۆر لە شارە زۆرە ئەم ساڵ لە دوای داخستنی قوتابخانەکەمان لە دوای پشووی قوتابخانەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە هەستاین بەکردنەوەی چەند خولێک هەستاین بە پەروەردەکردنی چەند منداڵێک چەند لاوێک لە بەردەم هەستکردن بە بەرپرسیارەتی ئەویش نزیکی 200 خوێندکارمان ئەم ساڵ لە بەشە جیاجیەکانە لە هەم لە کەرتی پەروەردە هەم لە بەشی پەروەردە هەم لە بەشی تعلیمی و زانستی هەم لە بەشی ئاینی و ئەخلاقی هەستاین بە فێرکردن و پەروەردەکردنی چەندا و منداڵێکی ناوچەکەمان. دانیشتووی ناحیەی زەڕایەنم ئێمە کچانی مسلمان و چەندین کوڕانیش بەشدار بووین لەم خولە پەروەردە و بەهێزکردنی قوتابیانە. ئێمە فێری ئادابە گشتیەکان، ژینگە، ئینگلیزی، فەرموودان نوێش ئەمانە هەمی فێر بووین. من ناو ئاهەنگ ئازادە دانیشتووی ناحیەی زەڕایەنم لەو خولەشتی زۆر فێر بووم هاوڕێی زۆرم ناسی ئەم خولێکی پەروەردەیە دەرزی ئینگلیزی و ئادابە گشتیەکان و فەرموودە و نوێژ و شتی زۆر فێر بووین لە ئینگلیزیە ڕەنگەکان و وشەکان فێر بووین کە بینووسین لە ئادابە گشتیەکانیشە ئەوە فێر بووین کە یارمەتی خەڵک بدەین. ئێمە فێر بووین ژینگە پارێزین فێر بووین فێری ئادابە گشتەکان بووین ئادابی نان خواردن چۆن ڕێز لە گەورەکان بگرین و چۆن بەزەین هەروە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەویشوان خوێند و من ناوم گەشبین عەبدوڵڵایە دانیشتووی ناحیەی زەڕایەنم لەم خولەیەدا شتی زۆر فێر بووم و هاوڕێ زۆرم ناسی و مامۆستاکان زۆر باش بوون لەگەڵمان ئێمە مامۆستاکان هەوڵیان داوە ئێمە سیمینار و کۆرس و شت ئەنجام بدەین و زۆر سپاسی مامۆستا نەوزاد و مامۆستا شەهلا دەکەین.